سڵاوتان لێبێت بەیانیتان باش هیوای ڕۆژێکی خۆش بۆ گشتلایەکتان دەخوازم بە یارمەتی هاوکارانم بەرنامەیەکی نوێی چاوی گەلی کوردستانتان پێشکەش دەکەین. لە بەرنامەی ئەم چارەماندا باس لە کەشوهەوا و گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان دەکەین. بزانین گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەریەکانی چی دەبێت لەسەر هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەشدا پێشبینیەکان چی دەبن لەسەر کەشوهەوا، لەسەر ڕێژەی بارانبارین، لەسەر ئەگەری وشکە ساڵی ئایا بۆ ئەم ساڵیش هیچ ئەگەرێک هەیە، هیچ پێشبینیەک دەکرێتکە وشکە ساڵی بێت یاخود نا. لەگەڵ ئەمانەشدا باز لە ئامادەکاریەکانی لایەنی پەیوەندیدار دەکەین بۆ وەرزی بارانبارین و بۆ ڕێگریکردن لە دروستبوونی لافاو. هەڵبەت ساڵانە لافاو دروست دەبێت لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستاندا ڕەنگە جارێ دووجار ئیتر بەپێی ساڵەکان گۆڕانکاری بەسەردادێ. هەڵبەت لایەنی پەیوەندیدار پێشتر یان لەگەڵ نزیکبوونەوە لە وەرزی بارانباریندا ئامادەکاری خۆیان دەکەن بۆ ڕێگریکردن لا دروستبوونی لافاو. ئەوە بوو کە پارساڵ بەداخەوە لە شاری هەولێر لەگەڵ ئەوەی کە زیانی مادی هەبوو، زیانی گیانیش هەبوو. بزانین ئامادەکاریەکان بۆ ئەم ساڵ چین و چیان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ ڕێگریکردن لە دروستبوونی لافاو و مەترسیەکانی لافاو لەسەر هاوڵاتیان کەم بکەنەوە یاخود بیان پارێزن. لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین، بەڵام سەرەتا بە گرافیک دەست پێ دەکەین. هەندێک ئامار و زانیاری دەخینە ڕوو، دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. دەچینە گرافیکی یەکەم. پێشبینیەکانی کەشوهەوا لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان کەشوهەواکەی نیمچە وشکە. لە سلێمانی ڕێژەی بارانبارین پێویستی بە 600 بۆ 800 واتە لەو نێوەندەدا ملیم بارانبارینە لە ساڵێکدا. باوچینە گرافیکی دواتر. بارانبارین لە ناوچەکانی هەرێمی کوردستان دوو ئامار یاخود دوو ساڵمان لەبەردەستایە، ساڵی 2020 2021 2021 بۆ 2022. لە سلێمانی ڕێژەی بارانبارین 410 ملیم بارانباریەوە بۆ ساڵی 2021 2022 435. بازیان 354 بۆ ساڵی 2020-21 418 بۆ 21 بۆ 22. لە هەڵەبجە 242 ملیم بارانباریوە 401 ملیم بارانباریەوە بۆ ساڵی 2021 بۆ 2022. لە پێنجوێن 672 ملیم بارانباریوە 746 ملیم بارانباریەوە بۆ ساڵی 2021 2022. لە ڕانگە ئامارەکان پێمان دەڵێن کە بۆ ساڵی 2020-2021 388 ملیم بارانباریوە، بۆ ساڵی 2021-2022 665 ملیم بارانباریوە. لە دووکان 368 بۆ 2021 ساڵی 2021 302 ملیم بارانباریوە بۆ ساڵی 2021-2022. لە دەربەندی خان 227 ملیم باریوە بۆ ساڵی 2020-21، بەڵام لە ساڵی 2021 بۆ 22 388 ملیم بارانباریوە. با بچینە گرافیکی دواتر. لە ناوچەی ماوەت بۆ ساڵی 2020-21 500 ملیم بارانباریوە، لە ساڵی 21 بۆ 22 537 ملیم بارانباریوە. چەمچەماڵ لە ساڵی 2020-21 291 ملیم بارانباریوە، لە ساڵی 2021-22 320 ملیم بارانباریوە. لە سەنگاو 170 ملیم بۆ ساڵی 2020-21 لە 304 ملیم بارانباریەوە بۆ ساڵی 2021-2022. لە کەلار 119 ملیم بارانباریەوە بۆ ساڵی 2020-21، بەڵام لە ساڵی 2021-2022 114 ملیم بارانباریوە. لە خانەقین 172 ملیم بارانباریەوە بۆ ساڵی 2020-21، لە 2021 بۆ 2022 102 ملیم بارانباریوە. لە کفری بۆ ساڵی 2021 114 ملیم بارانباریوە، بەڵام بۆ ساڵی 2021-2022 129 ملیم باریوە. ئەمە ئامارەکانی پارساڵ و پێرار ساڵ بووە.
بەڵام لەسەر ئامارەکان بۆ ئەم ساڵیش گفتوگۆ دەکەین ئەمڕۆ 2 میوان لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت. ئەندازیار ڕێبوار حەسەن کە بەڕێزیان بەڕێوەبەری ئاودێری پارێزگای هەولێرن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک ڕێبوار سڵاوت لێبێت و بەیانیت باش. سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکە. سلااو لە بەڕێستانیش چنوورخان بەیانی هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستانیش باش. زۆر سپاس کاک ڕێبوار. میوانەکەی ئێرەشمان کاک ئاسۆ کەمالە کە بەڕێزیان بەڕێوەبەری کەشناسی بۆ مەلەرزەزانی سلێمانین ئێستا لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادەیە. کاک ئاسۆ سڵاو لێبێت و بەخێراتی. سڵاوتان لێبێت. زۆر سپاس بۆ زۆر سپاس دەکەم تەلەڤیزیۆنی گەلی کوردستانی. زۆر سپاس. بەسمان لە ئامارەکانی پارساڵ و پێرار ساڵ کرد بەڵام ئامارەکان بۆ ئەم ساڵ چیمان پێڵێ ئەم ساڵ بۆ تا ئەم بەروارە بە بەراورد بە پارساڵ تا ئەم بەروارە ڕێژەی بارانباری لە هەرێمی کوردستاندا چۆن بووە؟ بەڵێ دیارە بارانبارینەکان ئێمە لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی وەرزیەکە بۆ ئەم ناوچانە کە عادەتەن لە مانگی دەوە دەست پێ دەکات و بۆ کۆتایی مانگی 5 ساڵی دواتر بارانبارینەکان کۆتایی پێدێت. ئەمە بە جیاوازی ئەو وەرزانەی کە بارانبارینەکان زۆرە جاری وایە تا مانگی 6 ساڵی دواتریش بەردەوامی دەبێت. بەڵام بارانبارینەکان لە کاتی ئێستادا ئەوەی کە داباریوە لە سنووری پارێزگای سلێمانیدا لە سلێمانی تا ئێستا 22.1 ملیم باران باریوە بەراورد بە ساڵ پار تا ئەم بەروارە 8 ملیم و نیو باران داباریەوە. ناوچەکانی دەوروبەری پارێزگای سلێمانیش بۆ نمونە 4 تا ئێستا 47 ملیم باران باریوە کە زۆرترین بڕی بارانبارینە لە سنووری پارێزگای سلێمانی و هەروەها قەڵازێ کە 33 ملیم باران باریەوە هەروەها بەرزنجە و هەروەها مەنتیقەکانی دۆڵی جافایەتی و یاخسەمەر کە ئەمانە بڕی بارانبارینەکانیان بەراورد بە پارساڵ زیاترە. زیاترە ئامارەکانی پارساڵ زیاتر بوو لە پێرساڵ دروستە؟ هەندێک ناوچە نەبێ ئەویش بە جیاوازێکی کەم و ڕێژەیەکی کەم بوو. هیچ پێشبینی ئەکرێت کاگاسۆ بارانی بەخوڕ بەلێزمە بەمیزیکانە ببارێت یاخود لە ماوەی وەرزی ئەم ساڵدا وەرزی سارد و سەرما بارانی بەخوڕ ببارێت و لافاو دروست بێ؟ بەڵێ خۆی سەرەتای هەموو دەستپێچێکی بارانبارینەکان ئەم ناوچانە ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی باسی بکەین ئێمە هەرێمی کوردستان بە حکمی ناوچە فەلەچیەکەی کە ئەکەوێتە نێوان هێڵی پانی 33 بۆ 37 و هێڵی درێژی 41 بۆ 46 ئەمە ناوچەیەکی کەشوهەوا مامناوەندە و دایمەن تایبەتمەندیەکانی ناوچەی کەشوهەوا مامناوەندی بە تایبەتی ئەوانەی کە نزیکن لە ناوچە خولگەییەکانەوانێ بارانبارینەکانیان لە وەرزێکەوە بۆ وەرزێک بەرزی و نزمی بەخۆیەوە ئەبینێ. ئێمە هەر بە پێ و ئامارانی کە لە بەڕێبەراتی کەژناسی بۆ مەلەرزەی سلێمانی لامانە بارانبارینەکان لە 941 و تۆمارە تا ئەو بارانی کە دوێنێ بەیانیش تۆمارمان کردووە. ئەم بارانانە دیارە لە وەرزێکەوە بۆ وەرزێک گۆڕانکاری بەسەرادێ بەرزی و نزمی بەخۆوە ئەبینێ بەراورد بە تێکرایەکانی کە بۆ نمونە تێکرایی بارانبارین لە سنتەری پارێزگای سلێمانی نزیکەی 680 ملیمە. وەرزمان هەبووە لە ماوەی ئەم تۆمارکردنی بارانانە وەرزمان هەبووە لە 100,000 ملیمەوە بارانمان تۆمار کرد. بۆ نمونە 6 وەرزمان هەبوو لە 100,000 ملیمەوە، 44 وەرزمان هەبوو لە نێوان 600 بۆ 900 ملیممان تۆمار کردو، 15 وەرزمان هەبوو لە نێوان 500 بۆ 600 ملیم و 14 وەرزیشمان هەبووە وشکی بووە، وشکە ساڵی بووە کە دیارە ئەم ناوچانەش بە دەر نەبووە لە وشکە ساڵیانی کە ناوچەکەی گرتووەتەوان و بارانبارینەکان لە ئاست نیوەی تێکرایەکانیان نابووە. بەڵام وەکو ئاماژەشمان پێ زۆر جار دەستپێکی بارانبارینەکان بەم بارانی لاواز دەست پێ ئەکات، زۆر جار هەیە بارانەکان دوا ئەکەوێت، زۆر جار هەیە بە حاڵەتە زیاد بارانێکی بەخۆر دەستی پێ کردەوە بوو لافاو دروست. بەڵێ خۆی عادەتەن سەرەتای وەرزی بارانبارینەکان لەبەر ئەوەی کە هاتنی بڕێکی زۆر شێ لە ناوچەکانی ناوچە خولگەیەکان و بە تایبەتی لە ناوچەکانی دەریای سوورەوانێ بۆ ناوچەکانی سەرەوە هێڵی پانی و هاوکات لەگەڵیش هاتبوونی بارستە هەوای سارد لە ناوچەکانە کە ئەمانە خۆی جۆرێک لە ناسەقامگیری کەشوهەوا و دروستبوونی هەوری کەڵەکە بوو، زۆر جار ئەبێتە هۆی دەرەنجامی ئەو بارانە بەخوڕانی کە لە ماوەی نیو سەعاتێکە یا سەعاتێکە بڕی 8 بۆ 9 10 ملیم باران ئەبارێت و ئەبێتە هۆی دروستبوونی لافا و زەرەر و دەست خۆش کاکاسە. با بچینە لای کاک ڕێبوار ئەوەکو لایەنی پەیوەندیدار بزانین لە پارێزگای هەولێر ئامادەکاریەکان چی کراوە. کاک ڕێبوار هەڵبەت لەگەڵ هاتنی وەرزی بارانبارینە لایەنی پەیوەندیدار ئامادەکاری دەکات بۆ
ڕێگریکردن لە دروستبوونی لافاو بۆی کە هاوڵاتیان لە مەترسیەکانی لافاو بپارێزن. بەڕێوەبەرەتی ئاوادانکردنەوەنە بەڕێبەرەتی ئەودێری پارێزگای هەولێر چیان کردووە ئامادەکاریەکانیان چی بۆ ڕێگریکردن لە دروستبوونی لافاو لە پارێزگای هەولێر؟ بەڵێ ئێمە لە بۆ ڕێگریکردن یان با بڵێن کەمکردنەوەی کاریگەری لافاو لە شاری هەولێر بە هەمەهەنگی لەگە هەموو لایەنە پەیوەنددارەکان و بە پاڵپشتی پارێزگای هەولێر و وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەستمان کردیە هەنگاوی یەکەم بە خاوێن ئاویان پێدا دێت. ئەو ڕێڕەوە سروشتیانەمان خاوێن کردیتەوە لە هەمان کاتدا ئەو ئاوبەرانەی کە دەکەونە ژێر شەقامەکان لە شوێنی یەکتربڕینی لەگەل ئەو ڕێڕەوانە دەستمان کردیە بە گەورەکردنی ئەو ئاوبەرانە. لە هەمان کاتیشدا دەستمان بە لادانی زیێدەڕۆییەکانی کە یەکێکە لە هۆکارێکی گرینگە بۆ دروستبوونی لافاو زیێدەڕۆییەکانی سەر ئەو ڕێڕەوە سروشتیانە کە بریتین لەلایەن هاوڵاتیانەوە زیێدەڕۆییان لەسەر کرایە کە بریتین لە باخچە لە خانوو لە دوکان لە هەمان کات لەلایەن پرۆژەکانی وەبەرهێنانەوە زێدەڕۆییان لەسەر کرایان شەقامی کاتیان لەسەر دروستکرایان پردی کاتیان لەسەر دروستکرایە دەستمان بەلادانی ئەو زێدەڕۆیانە کردیە. بەڵێ باشە کاکرێبات پارساڵ ئەم ئامادەکاریانە نەکرابوو یاخود هەمان ئامادەکاری کرابوو بەڵام بەداخەوە بوو کە لافاو دروست بوو زیانی گیانی و مادیش هەبوو. جیاوازی ئامادەکاریەکانی ئەم ساڵتان بە بەراورد بە پارساڵ چییە؟ چۆن زیاتر هەوڵتاندا کە خۆتان ئامادە بکەن؟ بەڵێ ئەوەی پارساڵ کە ڕوویدا با بڵێن بارانێکی زۆر لە ماوەکی کەمدا بوو لە سەعاتێک زیاتر لە هەندێک شوێن نزیکەی 40 ملیمیتر باری بوو لە هەندێک جوێ نزیکەی 59 ملیمیتر باری بوو هەروەکو لەلایەن داتایەکانی با بڵێن بەڕێوەبەرایەتی کەشناسی هەولێر بلاوکرایەوە بە ئەوەش پەیوەندی بە ڕاستەوخۆی گۆڕانی کەشوهەواوە هەبوو ئامادەکاریەکان کرابوون بەڵام دەتوانین بڵێن ئامادەکاریەکان لە ئاستی پێویستیش نەبوو بەڵام لە پاش لافاوەکانی ساڵی پارەکەوە ئامادەکاریەکان زۆر باشتر کرانە ناتوانین بڵێن لافاو ڕوودەدا بەڵام بە دڵنیاییەوە هەوڵماندایە بیهینە سەر کەمترین ئاست چونکە لافاو لە هەروەکو بەڕێستان دەزانن لە ساڵانی ڕابردووش لە شاری هەولێر ڕوویدایە و لە ساڵانی داهاتوش ڕوودەداتەوە بەڵام ئەمە بتوانین کاریگەریەکانی کەم بکەینەوە و بابەتی لافاویش دوو بابەتە ینی با بڵێن هەندێکیان پلانەکان پلانی هەنووکەین پلانی کاتین بەڵام هەندێکیانیش پلانی بەڵێ کورتخایەن هەندێکیانیش پلانی درێژخایەنن پلانەکانی درێژخایەن ئەوەیە کە تو بێی لەسەر ئەو ڕێڕەوە سروشتیانەی ئاوی باران سمۆڵدام دروست بکەیت کە پێی دەگوترێت پۆند ئەوە یەکەکە لە پرۆژە استراتیجیەکانی کە لە بۆ کەمکردنەوەی کاریگەری لافاو ڕاستەوخۆی تەواوی دەبی ئەو سمۆڵدامانە کە کارێکی لەسەر کراوە یاخود هێشتا ئەوەی گرنگی بە پلانە کورتخانەکانە دەن لەم وەرزەدا کەمتر گرنگی بە پلانە درێژخانەکانە دەن. دەستخۆش بە دڵنیاییەوە کاری لەسەر کرایە دیزاینی لە بۆ ئامادەکرایە دەرخستەی لە بۆ ئامادەکرایە هەموو دەرخستەکان ناردرایتە ئەنجومەنی وەزیرانەوە لە ڕێگەی شاشە جوانەکەی گەلی کوردستانەوە ئەو مژدە بە شاری هەولێری خۆشەویست بدەین 17 پۆنت ڕەزامەندی درایە لەسەر ئەو ڕێڕەوە سروشتیانەی ئاوی باران لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بە گوژمەی 20 ملیار دینار ئەوانە پرۆژەی ستراتیجین لەسەر ڕێڕەوە سروشتیەکان دروست دەکرێن سەرڕای ئەوەی کە کاریگەری ڕاستەوخۆیان دەبی دۆکەمکردنەوەی لافاو لەسەر شاری هەولێر لە هەمان کاتدا ئەو ئاوەیە دەتوانی لە بۆ بواری ئاودێری لە بۆ ئاوی ژێرزەوی بەکاری بێت لە بۆ شوێنەکە دەبتە شوێنەکی گەشتیاری کە 17 پۆندا لەسەر ڕێڕەوە سروشتیەکانی دەوری هەولێر دروست دەکرێن گوژمەکەی 20 ملیار دینارە بەڵام بە دڵنیاییەوە لەوانەیە تا پرۆسەی تەندەرینجی لە بۆ دەکرێت و تا دروست دەکرێت با بڵێن ئێستاکە لە وەرزی زستانین لە وەرزی باران بارین نین ناتوانین دەست پێکەین بە دڵنیاییەوە لە بەهاری دادێت دەست بە پرۆژەکان دەکەین و کاریگەری ڕاستەوخۆی دەبی لە بۆ ساڵی پار بەڵام ئەوەی کە پلانی با بڵێن کورتخایەنەکانن بە ڕێژەی ١٠٧ جێبەجێکرانن کە ئەوەی لە پێشدا باسم کرد و خاوێنکردنەوەی ڕێڕەوەکانە. بەڵێ دەستخۆش کاکرێبوارەچینە
گرافیکێکی تر هەندێک ئامار و زانیاری تر دەخینە ڕوو دواتر دەست بە گفتوگۆکانمانەکەینەوە لە ساڵی 2018 بۆ ساڵی 2019 کە بە ساڵی بێڵماوس ناسراوە ئەوە بوو کە بێڵماوسەکەی دووکان پڕ ئاو بوو یا سەرڕێژ بوو. زۆرترین بڕی بارانبارین لە مێژووی سلێمانیدا لە ساڵی 1940دا تۆمار کراوە کە 1370 ملیم باران باریوە و لە دووکان 991 ملیم باران باریوە دەربەنی خان 1208 ملیم باران باریوە هەربەڵ لە گرافیکەکانی پێشودا ئاماژەمان پێدا کە شاری سلێمانی پێویستی بە 600 بۆ 800 ملیم باران بارینە. دروستە کاگاسۆ؟ ئەگەر بازە وشکە ساڵی بکەین هەڵبەت خەمێکی گەورەی هاوڵاتیانە و بە تایبەت جوتیارانەوەیە کە ئایا مەترسی جارێکی تری وشکە ساڵی دەبێت یاخونە. ئەم ڕێژەی بارانبارینی کە هەتا ئێستا باریوە هیچ نیشانەیەک هیچ ئەگەرێک هیچ پێشبینیەکی هەیە بۆی کە ئایا وشکە ساڵی دەبێت یاخودنا؟ بەڵێ خۆی ئێمە وەرزی بارانبارینەکان وەکو لە سەرەتا ئاماژەم پێەیە کە عادەتەن لە مانگی دۆ دەست پێکە ئێمە لەبەرەوە ماوەیەکی زۆرمان ماوە ینی لە ئێستاوانێت تۆ ئەگەر بڕیاری ئەوە بی ئایا ئەم ساڵ وەرزی ئەم ساڵیش وشکە ساڵی کاتە پێشبینیەکانیش کورتخایەنە پێشبینیەکانی شەر کورتخایەنە بەڵێ خۆی پێشبینیەکان خۆی بەخۆیت ینی ئەگەری گۆڕانکاری هەیە ینی مەسەرەن لەبەرەوەی کە ئەو پێشبینانەی کە ئەکرێت مەسەرەن کۆمەڵێک ڕێوشێن و هەڵسەنگاندنی ماتماتیکی و فیزیایی بۆ داینەمیکێتی غلافی جەویە کە ئەمە کۆمەڵی ڕەگەزی کەشوهەوا لە پلەکانی گەرمان لە پاڵەپەسووی هەوا لە شێ ئەمانە دەچێتە ئەو هاوکێشەوانە دیارە بە بەردەوامیش ئەم ڕەگەزانە لە گۆڕاندان بۆیە دەرەنجامی ئەو هاوکێشەیەش دەگۆڕێت چونکە ئەگەر هەر لەبەر ئەوە نەبوایە پێشبینیەکان کە ئەم دەستگا کەژناسیە جیهانیانە بڵاوی دەکەنەوانێت کە هەموو 3 سەعات جارێ ئەبدەیت و تازەی ئەکەنەوانێ ئەگەروانە بۆە ساڵی جارێک پێشبینیەکان دەرەکرد لە بیدایەتی ساڵەوە بۆ ئەخیری ساڵ. ئەمە لەسەر ئاستی جیهانی پێشبینیەکان کورتخانە کاگاسۆ یاخود لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق دەستگایکی وا پێشکەوتومان ئەمانە هەمووی گۆڕانکاری بەسەرایە سات بە سات یا 3 سەعات بە 3 سەعات جارێک ئەو پێشبینیانە ئەبدەیت دەکرێتەوە گۆڕانکاریەکان بەردەوامە. اینجا ئیزافەتەن بۆ ئەوەش دوای ئەوە کە ئێستا بابەتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بابەتێکی گەرم و بابەتێکی هەستیارە لە هەموو جیهانە کە ئێستا پلەکانی گەرمان ڕوو لە بەرزبوونەوە کردووە و شێوە و نەمەڵی بارانبارینەکان لە ناوچەیەک و بۆ ناوچەیە گۆڕاوە و زۆرێک لە دەرەنجامی تری کاریگەریەکانی ئەم گۆڕانکاریانە لەسەر ژیانی مرۆڤ. دواتر باز لە کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەواکەین لەسەر عێراق و هەرێمی کوردستان بەڵام سەبارەت بە بارانی پەڵە یاخودەوەی کاڵە زەوی پەڵەی داوە ئەمە زۆرمان ماوە چەندێکی تری ماوە کات بۆەوەی کە زەوی پەڵە بدات. بەڵێ خۆی تەبیعی پەڵە زاراوەیەکی کوردەواری لای خۆمانە کە بڕی بارانی پێویستە کە زەوی کشت و کاڵی لەبار بکات بڕی ئەوەندە بڕی بارانی پێویست ببارێت کە زەوی کشت و کاڵی لەبار بێ بۆ چاندنی دەغڵ و دان و دانەوێڵە. خۆی عادەتەن وەکو هەر ئیشارەتمان پێەیە کە ئێمە وەرزی بارانبارین لە هەرێمی کوردستانە وەرزیەکە لە مانگی دەوە دەست پێەکە بۆ مانگی پێنج دوای ئەوە ئەو مانگانەی تر مانگەکانی حەوت و هەشت و نۆ ئەمانە زەوی ئەو شێو و ئاوەی کە هەیەی نایمێنێ لەبەرەوە پێویستی پێێتی کە لە وەرزی پاییزە بارانێ ببارێ بۆی کە زەویەکە پاراو ببێتەوە ئەو شێی خۆی وەربگرێتەوە بتوانێت ئەو دانەوێڵی کە تایە ئەچێت لەبەرەوە بەکراوە بە پێوەرێک عادەتەن لە لای ئێمە لە ناوچەکانی خۆمانە لە 15 دەوە دەست پێەکە تا 15 یانزە ئەمە کە پەڵە لەم کاتانە بدات و ئەمە دیاریشان لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەک یان لە خاچێک و بۆ خاچێک ئەگۆڕێت چکە هەندێک خاکەیە سەختە پێویستی بە بڕێکی زۆرتر باران هەیە تا ئەو عملیە دروست ببێت و هەنێ خاچیش هەیە لاواز و فشەڵە پێویستی بە کەمتر هەیە بە شێوەیەکی گشتی من بەپێی ئەو زانیارەی کە لە برادرانی کشت و کاڵەوانێ دەسم کەوتۆ نزیکەی 80 بۆ 90 ملیم باران پێویستە بۆ ئەوەی کە ئەوە پەڵەیە بدات. زۆر باشە بچینە لای کاک ڕێبوار هەڵبەت هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی و بە تایبەت پارێزگای هەولێر لەبەرەوەی کە زیاتر دروستبوونی لافاوەکان ڕوبەڕووی ناوچەی هەولێر دەبێتەوە. هاوڵاتیانی هەولێر یان بڵێ پارێزگای هەولێر و دەوروبەری ئێوە دڵنیان دەکەنەوە کە لە 100% هیچ لافاوێک دروست نابێت یاخود هیچ مەترسیەک نابێت بۆ سەر ژیانیان یاخودەوە تا پلانەکانتان بەپێی وەرزەکە بەپێی ئەو ڕێژەی بارانبارینێ و جۆری بارانەکەی کە دەبارێت گۆڕانکاری بەسەردادێت.
وڵای ئەمە هەروەکو لەگەڵ گۆڕانی کەشوهەوا کە دیارە لە ناوچەکە و با بڵێن کاریگەری لەسەر ناوچەکە هەموو و بە تایبەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی لەسەر شاری هەولێر ئێمە هیچ کاتێک ناتوانین بڵین دڵنیا بکەینەوە 100% لافاو ڕوونادا هەروەکو بەڕێستان دەزانن لافاو لە ناوچەکە لە چەندین شار کە چەندین با بڵێن توانایان هەیە بەڵام لافاو هەر ڕوو دەدا زەرەری گیانی هەیە لەگەڵ گۆڕانی کەشوهەوا بەڕاستی پێم وایە ئەمە ناتوانین ئەو بابەتەی بڵین ئێمە لافاو ڕوونادا بەڵام ئێمە ئامادەکاریەکانمان کردیە و لێرەشەوە لە ڕێی تەلڤیزۆنەکەتانەوە داوا لە خەڵکی کوردستان دەکەین بە تایبەتی شاری هەولێر دوورکەونەوە لەسەر ڕێڕەوە سروشتیەکانی ئاوی باران ئەو ڕێڕەوانە ڕێڕەوی سروشتی ئاوی بارانن هەموو ڕێڕەوەکان و محەڕەماتی ڕێڕەوەکان لۆوەی هەم سەر و گیانیان بابلێن پارێزراو بێ ئەوەی کە لە بابلێن وەکو بەڕێوەبەرایەتی ئاودێری پارێزگای هەولێر و لایەنە پەیوەندیدارەکان ئێمە پلانە کورتخایەنەکانمان جێبەجێ کردیە بەڵام لۆوەی بتوانین بڵێن ڕێژەکی باشی لافاومان کەم کردەوە ئەوەی کە لە پێشدا باسم کرد ئەمە دەبی پلانە درێژخایەکان کە بریتە لە دروستکردنی ئەو پۆندانە لەسەر ڕێڕەوە سروشتیەکانی ئاوی باران. بەڵێ باشە کاکرێبوار لەگەڵمان بمێنەرەوە چینە گرافیکێکی تر هەندێک ئامار و زانیاری تر دەخینە ڕوو دەچینە گرافیکێکی تر کە باز لە پلەکانی گەرما دەکات لە سلێمانی بەرزترین پلەی گەرما کە تۆمار کراوە لە مێژووی شاری سلێمانیدا 47.1 بووە لە 29 ساڵی 1998 و نزمترین پلەی گەرما ناقص 11 لە بووە لە 31 ساڵی 1972. کاکاسۆ بەرزترین پلەی گەرما هەڵبەت لە ساڵێکەوە بۆ ساڵێکی تر گۆڕانکاری بەسەردادێ بەرزترین پلەی گەرما و نزمترین پلەی گەرما بەڵام ئەو فاکتەرانە چین کە کاریگەری دەبێت لەسەر کەشوهەوای هەرێمی کوردستان و گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە تایبەت لە وەرزی زستاندا. بەڵێ کۆمەڵێک هۆکار کاریگەرییان لەسەر کەشوهەوای هەرێمی کوردستان هەیە سەرەتا باسمانکە کە ناوچەکە دەکەوێتە دەتوانین بڵین ئاو هەواکەی تا ڕادەیەک نیمچەکی شوەریە لەبەرەوەی کە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ ناکەوێتە سەر دەریا لەبەر ئەوە جیاوازی پلەی گەرماکان یان ئەو مەودای گەرمی کە هەیە لە ساڵدا و لە مانگا و لە ڕۆژیشدا مەودای گەرمیەکەی بەرزە و ئەمانە بە حکمی ئەو ناوچەی کە ئەکەوێتە شوێنە فەلەکەی کە وتمان ئەکەوێتە نێوان هێڵی پانی 33 بۆ 37 و 41 بۆ 46 هێڵی درێژی ئەمە وای کردو کە ئەم مەودا گەرمیی هەبێ و هەروەها بەرزی و نزمیەکانی هەرێمی کوردستان کە بەرزی هەرێمی کوردستان لە ناوچە گەرمیانەکانەوانەیە منتیقە ئیدارە گەرمیانەکانەوە کە شوێنی تایە کەمترە لە 200 متر لە ئاستی ڕووی دەریا بەرزیەکەی تا ئەگاتە ناوچە شاخاویەکان کە زۆر شوێنمان هەیە بەرزایەکەی دەگاتە 3600 متر لە ئاستی دەریا و بەرزە. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کەوا جیاوازیەکی زۆر لە بارانبارینەکان و لە پلەکانی گەرمان لە هەرێمی کوردستانە دروست بکات. بۆ نمونێ ئێمە ئەم ساڵ لە ناوچەکانی خانەقین لە مانگی 52 پلەی سەدی تۆمار کراوە. بەڵام لە ناوچە شاخاویەکانە بۆ شێوەیە نەبوو پلەکانی گەرمان لە نزمیا بووە یان ئەو بارانەی کە تا ئێستا لە کەلار 9 ملیم باریەوە بەڵام لە ناوچەیەکی وەکو حاجی ئۆمەران کە زۆرترین بارانی بتیا باریوە نزیکەی 72 ملیم باران باریوە جیاوازەکانە کە ئەو کۆمەڵە هۆکار و بەرزی و نزمی و یان ئەو کاریگەری کەشوهەوایی کە لەسەر ناوچەکەیە وا ئەکات کە جیاوازی لە ئاو هەوای ناوچەکەدا بێت بەوە جگە لەمانەش کۆمەڵێک هۆکاری ترکە ئێمە لە وەرزی زستانە دیارە کاریگەری ئەو نزمە پاڵە پەسوانی کە لە ڕۆژ ئاواوانێ یا لە دەریای سپیناوە ڕاستەوە کە ڕوو دەکاتە هەرێمی کوردستان ئەمانە ڕۆڵی بەرچاویان هەیە و هەروەها کاریگەری ئەو بارستە هەوا جەمسەریانەی کە لە چیشوەریش و هەروەها دەریاییشەکە ڕوو لە هەرێمی کوردستانە کات و ئەبێتە هۆی نزمبوونەوەی پلەکانی گەرما و بەدەر لەمانەش کۆمەڵێک هۆکاریان کاریگەری سیستەمە داینەمیکیەکان هەیە ئەو سیستەمە پەستانانی کە لە ناوچەکان و کاریگەریان لەسەر ئاو هەوای ناوچەکان بە شێوەیەکی گشتی وەکو لەوانە ئێمە دیارێ بەس ئێستا لە وەرزی سێهەمان کە دیاردەی لانینا ئەوەی کە بەرزی و نزمی باشوور دەناسێت بە حاڵەتی ئاڵنینە و لانینا کە بۆ وەرزی سێهەمە تا ئێستاش کاریگەری لەسەر ئاوهەوای جیهان هەیە دیارە ئەم دیاردەیەش دیاردەی لانینا
بە شێوەیەکی نەرێنی کاریگەری لەسەر بارانبارینەکانی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کە دیارە ئێمە وەرزی پێرار ساڵیش و پار ساڵیش ئەم دیاردەیە باڵا دەست بوو بۆیە بارانەکانیش تا ڕادەیەک ئەتوانی بڵێن کاریگەری ئەم دیاردەی لەسەرەوە جگە لەمانە ئەو بەرزی و نزمیانی کە لە باکووری ئەتڵەسیا ڕوئەیات کە پەیوەستە بۆ سیستەمە پەستانانە و هاتنی بۆ ناوچەکان و هەروەها کاریگەری بەرزی و نزمی جەمسەری و کاریگەری بەرزی و نزمی ئۆقیانوسی هەندی کە ئەمانە پەیوەستە بەو سیستەمانی کە کاریگەریان لەسەر بارانبارینەکانی هەرێمی کوردستانێ بە تایبەتی لە وەرزی پاییزدا لەم کاتانەدا. دەستخۆش کاکەسۆ. کاک ڕێبوار ئەمەوێ پرسیارە لە بەڕێزت بکەم بەڕێستان وەکو ئەندازیارێک ئەڵبەت ئەو مەوادانی کە بەکارهێنرێت لە کۆڵانەکاندا یاخود لەسەر شەقامەکاندا زیاتر قیر و چیمەنتۆن کە بەکاردەهێنرێت هەڵبەت ئەمەش ڕێگە بە ئاو یان بارانە و نادات کە ڕۆبچێتە نەو ناخی زەویەوە. هیچ مەوادێکی تر نییە وەکو بەدیلێک بەکاربهێنرێت لە بری قیر و چیمەنتۆ بۆ ئەوەی کە بەشێک لەو بڕە بارانەوەی کە دەبارێت و بارانی دەبارێت ڕۆبچێتە ناخی زەویەوە هەمووی بەسەر ئەو قیر و چیمەنتۆیەدا نەڕوات و بێتە هۆی دروستبوونی لافاو لە شوێنێکدا کۆبێتەوە. هیچ بەدیلێک هەیە؟ بەدڵنیاییەوە بەدیل هەیە. ئێمە ئەو ساڵ لە ساڵی با بڵێن لە مانجینۆدا لافاو ئەوە کۆنفرانسی لافاومان ئەنجامدا. کۆنفرانسی لافاو یەکێک بوو لەوانەی کە با بڵێن بە مامۆستایانی زانکۆمان لەگەڵ بوو، خەڵکی پسپۆرمان لەگەڵ بوو لە بوارەکانی سەرچاوەکانی ئاو کە کۆنفرانسەکە تەواو بوو. چەند ڕاستپاردەکی تێدا هەبوو. یەک لە ڕاستپاردەکان ئەو مەوادانە بوو کە بەکاربێن هەم لە کۆنکریت هەم لە قیر کە هەمووکو لە هەموو دنیای پێشکەوتوودا ئەو مەوادانە بەکاردەهێنرێن لەوەی ئەو ئاوە بڕواتە ژێر زەوی ئیمتساسی ئەو ئاوەیە بکات هەمووی نەبتە ڕەنۆف و ببتە لافاو. بەدڵنیاییەوە نەوعیەتی مادەکان هەموو دیاریکرانە و هەموو کرایتە با بڵێن لە بۆ ئەنجومەنی وەزیران ناردرایە. بەڵێ ئەی چەند کاری لەسەر کراوە یاخود ئەو پرۆژەی کە دەڵێ نێدراوە بۆ ئەنجومەنی وەزیران وەڵامەکەیان چی بووە تا چەند دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەو مەوادانی کە ئاماژەت پێدات و ڕێگە دەدات بە بارانە بچێتە ناخی زەویەوە و جارێکی تریش کە دەچێتە ژێر زەویەوە جارێکی تر سوودی لێ دەبینینەوە. هەروەکو ئاماژەم پێدا کۆنفرانسەکە لە مانجینۆ بوو هەموو ڕاستپاردەکان نووسرانەوە ماوەکی زۆر کورتە ئەو ڕاستپاردانە لە ڕێگەی پارێزگای هەولێرەوە لە بۆ ئەنجومەنی وەزیران ناردرایە. بەدڵنیاییەوە کاری لەسەر دەکرێت و لە داهاتووش دەبتە بەرنامە و پلانی حکوومەت. بەڵێ دەست خۆش کاک ڕێبوار دەچینە گرافیکێکی تر بە بزانین ئامار و زانیاریەکان لەم گرافیکەدا چیمان پێ دەڵێت؟ پێشبینیەکانی کەشوهەوا بەرزترین پلەی گەرمای تۆمارکراو لە هەرێمی کوردستاندا 51 پلە بووە لە 4 هەشتی 2022 لە خانەقینەوە بۆ هەروەک ئاماژەت پێدا کاگاسۆ و نزمترین پلەی گەرمای تۆمارکراو لە سلێمانی و دەوروبەری ناقص 15 لە 18 ساڵی 2022 لە پێنجوێن. کاگاسۆ ناقص 15 یا ناقص 25 لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو کاتە ناقص 25 تۆمارمان کرد بێت ئەوەی کە ویزگەی ئۆتۆماتیکی پێنجین تۆماری کردبوو ناقص 15 پلەی سەدی تۆمار کرابوو لەو ڕۆژە. بەڵێ ئەو ناقص 25 ڕەنگە بە مۆبایل بێدا ئەوەی مۆبایلەکان بەکارش بێت ینی تەبیعی تۆ پێنجین شوێنێکی تەخت نییە تەبیعی ئێمە هەنێ ویزگە هەیە بە پێی مەوقعەکەی پلەکانی گەرما ئەگۆڕێمە تەبیعی تا بەرەو بەرزبوونەوە بڕۆین پلەکانی گەرماش نزمە بێتەوە لەگەڵیان لەوەی ئەو جیاوازیە هەبێت ئەو پلەی گەرمیە یاخود ئەو کەش و هەوایی کە لەنێو مۆبایلەکاندا هەیە یان لەنێو ئۆتۆمبیلەکانە هەیە توانێت پشتی پێ بەسترێت؟ وەڵاهی من خۆم نەوەڵا پشتی پێ نابەستم چکە ئێمە پلەی گەرمی واتە پلەی گەرمی هەوا پلەی گەرمی هەوایە کە لە بەرزی مەترێک و نیو یا بۆ مەتێک و 20 سانتیم لە زەویەوە دوور بێ لە تیشکدانەوەی زەوی ئەمە پریدیە لە پلەی پێوانی پلەی گەرمی هەوا. بەڵام ئەو پلەی گەرمی کە لە ناو ئۆتۆمبیلایە کە لە تەنیژ مەچینەوە کە پلەی گەرمی مەچینە جاری وایە ئەگاتە چەند پلەی سەدی بەرزە بێتەوە ئەمانە هەمووی کاریگەری ئەمانی لەسرە. بەڵام ئەوەی کە ئەپێورێت عادەتەن لە سیستەمەکەش ناسی جیهانەکانە لە ناو سنووقێکا دائەنرێت کە تەهویەی هەبێت و هەتاو ڕاستەوخۆ گەرمی لێی نەیات ئەمە اینجا بەم شێوەیە ئەپێورێت. بەڵام ئەگەر ئێمە زۆر جار ئێمە ئەگەر بین پلەی گەرمی ڕووی زەوی ئێمە جاری وا هەبووە کە لە کاتێکە پلەی گەرمی هەوا 45 بووە پلەی گەرمی ڕووی زەوی گەیشتۆتە 52
یعنی ئێستا ئێمە کە ئەڵێن لە خانەقین پلەی گەرمی هەوا 51 بۆ تاچید بە پلەی گەرمی خاکەکەی لەو کاتە لەوانەیە گەشتی بێتە 6 پلەش. هەر ئەوەیە هۆکاری جیاوازی پێورێت پلەی گەرمیەکە. زۆر باشە. کاک ڕێبوار جارێکی تر هەر ئەوە دەڵێمەوە کە جەنابتان وەکو ئەندازیارێک هۆکارەکانی دروستبوونی لافاو بە شێوەیەکی گشتی بۆچی دەگەڕێنەوە و جارێکی تر بیبەستینەوە بە پارێزگای هەولێر و بە ناوچەی هەولێرەوە. ئایا هۆکارەکانی دروستبوونی لافاو چییە و لە پارێزگای هەولێردا هۆکاری ئەم لافاوە کە ساڵانە دووبارە دەبێتەوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە؟ تۆپۆگرافی با بڵین شاری هەولێر با بڵین وەکو سنتەری شار فەرقەکی ئیلیڤیشن هەیە لەگەڵ دەوروبەری ئەو ئاوەی کە لە دەوروبەری با بڵین شاری هەولێر لە بەرزاییەکان دێت ئیلیڤیشنێکی زۆر فەرقەکی زۆر هەیە لەگەڵ سنتەری شاری هەولێر کە پانتاییە و ئاوەکە لەوێ بە خێراییەکی زۆر دێت و لە ناو شاری هەولێر ئەو کۆ دەبیتەوە. سەرەڕای ئەوەش ئەو ڕێڕەوە سروشتیانەی ئاوی باران لە ساڵانی ڕابردوو زێدەڕۆییان لەسەر کرایە لەلایەن پرۆژەکانی وەبەرهێنانەوە لە هەمان کاتدا لەلایەن هاوڵاتیانیشەوە جار هەیە خودی پرۆژەکانی حکوومەتیش لەبەر بابەتی با بڵین قەیرانی دارایی و ئەوانە ئەو بۆکس کەلڤەرتانەی ئەو ئاوبەرانەی کە لەسەر ڕێڕەوە سروشتیەکان لەژێر شەقامەکان دروستکرانە بەشی بڕی ئەو ئاوە ناکا کە ئەو ئاوەی بە ڕێڕەوەکەدا دێ ئەوانە هەمووی هۆکارن لە بۆ دروستبوونی لافاو و سەرڕایوەش گۆڕانی کەشوهەوا کە ئەو ئاوەی لە ڕۆژێک ئەو بارانەی لە ڕۆژێکدا دەباری لە هەفتەکدا دەباری لە ماوەی سەعاتێکدا ئێستا کە لە بۆ دەباری هەمووی دەبتەڕەنەوە و لافاو دروست دەکات. کەواتە دروستبوونی یان بڵێ دروستکردنی پرۆژەکانی نیشتەجێبوون ئەمە تا چەند دەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی لافاو کە ڕێگەل لەو بارانەوە بگرێت کە بڕوات؟ بەدڵنیاییەوە لەو ساڵەوە با بڵێن هەر پرۆژەکی وەبەرهێنان هەر پرۆژەکی نیشتەجێبوون کە دروست دەکرێت دێتە لای ما. ئەمە ئەگەر هەر پرۆژێک بکەویتە سەر ڕێڕەوی سروشتی ئاوی باران با بڵێن مۆڵەتی پێنادەین یان ڕێگە چارەسەرکی لە بۆ دادەنینەوە. بەڵام ئەوانەی کەس بووە هی زووتر بوونە کە لەسەر ڕێڕەوەکانی سروشتی ئاوی باران دروستکرانە و ئێستاش لە بۆ چارەسەری ئەوانەش هەموو ڕێگە چارە دانرایە. لە ساڵانی داهاتوو پەنا بەخوا بەرنامەکان جێبەجێ دەکرێن و با بڵێن لافاو وە دەکەین ببیتە کەمترین ئاست هەڕوو دەدا بەڵام کەمکەینەوە کاریگەریەکەی. ئەو پرۆژە نیشتەجێبوونانی کە پارساڵ زیاتر ڕوبەڕووی لافاو بوونەوە کە هەنێکیان گەڕاندەوە بۆ بەرهێنەرەکان ئەمانە هیچ سزایەک دران هیچ ڕێکارێکی یاساییان بەرامبەر گیرایە بەر؟ ئەمە لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی وەزیران هەر پرۆژێکی وەبەرهێنان زێدەڕۆیی لەسەر ڕێڕەوی سروشتی ئاوی باران کردبیت لیژنەک پێکات هەموو ئەو زێدەڕۆیانەمان دیار کرد و بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان خەملاندنە چشکرا و ئێستا هەمووشمان لە ڕێگای با بڵێن بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانەوە لە بۆیان لە بۆ بەرهێنەرەکان چووە هەندێکیان پابند بوونە بەداخەوە هەندێکیان تا ئێستا پابند نەبوونە بەو سزایی کە لە بۆیان دانراوە. بەڵێ زۆر باشە کاکرێبوار لەگەڵمان بێنەرەوە راپۆرتێکمان ئامادەیە هەر سەبارەت بە کەش و هەوا و گۆڕانکاریەکانی کەشەوە با بەیەکەوە بینەری بین و گوێبیستی بین دواترە گەڕینەوەلاتان. ڕێژەی دابارینی باران لا سەرەتای وەرزی پاییزدا دڵخۆشکەرە و بەپێی پێشبینیەکان بارانی ئەمساڵ باشتر دەبێت لا ساڵی ڕابردوو. ماوەی ئەو چەند بارانبارینەی کە لە ماوەی ڕابردوودا چەند جاری ڕابردوودا ڕووی لە هەرێمی کوردستان کرد لە هەولێر 6.1 ملم بارانباریوە لە سلێمانی ڕێژەیەکی زۆری تۆمارکردیە کە 22 ملیمە تا دوێنێ لە دوهۆکی 4.1 ملم بارانباریوە. هاوڵاتیان ترسیان لە دووبارەبوونەوەی لافاو هەیە بە جۆرێک سەرقاڵی ئامادەکاری پێشوەختن بۆ وەرزی بارانبارین. ئەم مەزرایانە کات خۆی بە سەقەتی کراوە کێبڵی کارەبا بێرێ ببن ئەرزە هاتووە ناتوان دەستکاری بکەن کونجی بۆ دابنەوە دەبێت چارەسەر ئێمە بکرێتن دەبێت مەسەر ئەمە ئەو کارەبای چارەسەر بکرێت و کونجی بۆ دامرێت ئێرە
ئەم کە لە پڕۆ بکرێگە پڕەوە نەکری ئاوەکە زۆربێ لێرەوە سەرەکەوێت کە سەرکەوت ئەم خۆڵانە بە ئەم خۆڵە خۆرزانی خۆڵ لە ڕاست ئاو هیچ نییە. حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 10 پرۆژەی ئاوەڕۆ بە مەبەستی کەمکردنەوەی مەترسیەکانی لافاو لە شاری هەولێر دروست دەکات بەڕێوەبەری گشتی ئاو ئاوڕۆی هەرێم ڕای دەگەێنێت سەرجەم سەرپێچیەکانی سەرکەندە سروشتەکان و ڕێڕەوەکانی ئاوەڕۆ لابراون بەڵام گرنتی ڕوودانی کارەساتی سروشتیش ناکرێت. بەدایان پرۆژە جێبەجێکرایە پرۆژەکان پرۆژەی بچووک هەبووە کە لە ناو ماڵەکان بووە و پرۆژەش هەبووە پرۆژەی استراتیزی یان سەرچینە لەسەر شەقامە سەرچیەکان وەکو ئەوەی ئێستا کە لەسەر شەقامی 150 و شەقامی هەولێر مەسیف ئەوە دەکرێت جێبەجێ دەکرێتن ئەو پرۆژانی کە دەکرێتن چارەسەرکردن نییە ینی بری چارەسەرکردنی سەتا هەمووی کێشە و گرفتەکان کەم دەکاتەوە بەشێک لەو شوێنانە ئەگدەتان سەردانی شکەن لە شاری هەولێر کاوی کە لە نزیک ئەو کەندانە دروستکرابوو بەشێکیان تێک دران و بەشێکیان و زارشکە ئەو کەندە بە شێوەیەکی ئەندازەیە ڕێک ڕێڕەوی بۆ دانرایتەوە یان ئێستا کەش بەشێشکیان هەتا ئێستاکە پابان نەبووینە و کارەسە بابەتش دەکرێتن لەلایەن یەکە ئیداریەکان و بەڕێوەبەرایەتی پەیوەنددارەکە. تەنها لە 3 لافاوی ساڵی ڕابردووی هەولێر 3731 خێزان زەرمەند بوون و 12 هاوڵاتیش جانیان لەدەستدا ئەمە ژوای کردووە هاوڵاتیان ترسیان لە دووبارەبوونەوەی لافاو لا دروست ببێت. سەرباز محەممەد گەلی کوردستان هەولێر. بەڵێ بەڕێزان ئەوەی کە بینیمان راپۆرتێ بوو سەبارەت بە کەشوهەوا با بگەڕێمە لای کاکاسۆ ئێوە هەماهنگگیتان لەگەڵ سێکتەرەکانی تردا چۆنە یاخود لە کاتی پێشبینیەکانتان بۆ کەشوهەوا لە کاتی پێشبینیەکانتان بۆ بارینی بڕەبارانێکی زۆر و دروستبوونی لافا و سێکتەرەکانی تر ئاگادارەکەنەوە لەو پێشبینیە؟ بەڵێ ئەمە هەر دیارە ئەمە لیژنەی فریاگوزاری خێرا کە سەر بە قایمقامەتی پارێزگای سلێمانیەکە ئەمە لیژنەیەکی خزمەت گوزاریە پێکاتۆ لە فەرمانگە خزمەت گوزاریەکانی وەکو شارەوانی و ئاوەڕۆ و کارەبا و پۆلیس و ئەمانە هەمووی کۆمەڵێک فەرمانگەی خەدەمین کە لە کاتەکانی وەرزی زستاندا کە هاتنی وەرزی بارانبارین و دروستبوونی لافا و بوونەکان ئەمە ئەوەی کە ئێمە وەکو بەڕێبەراتی کەژناسی ئەو لینکەی کە هەمانە لەگەڵیانە ڕۆژانە بڵاوکردنەوەی داتاکانی کەشوهەوا و ئەو پێشبینیانی کە لە بەڕێبەراتی گشتی و وەزارەتی گواستنەوە دەرەچێت ئێمە لە ڕێی پەیجەکانی خۆمان و هەم لە ڕێی پەیجی وەزارەتوانە بڵاوەکرێتەوە ئاگادار ئەبن و لە هەر حاڵەتێکی تریش ئێمە ئامادە سازی بۆ ئەکرێت و کۆبوونەوەی بۆ ئەکرێت کە لە ماوەی ڕابردوودا دیارە چەندین کۆبوونەوە هەر لە دیوانی قایمقامەتی پارێزگای سلێمانی کراوە بۆ ئەو مەبەستە بۆ خۆ ئامادەکردن بۆ هەر ئەگەرێکی دروستبوونی لافا و ئەگەرە نەخوازراوەکانی تر کە پەیوەستی بە کەشوهەوا و گۆڕانکاریەکانی کەشوهەوا بێت. بەڵێ باشە کاک ڕێبوار ڕێنمایی ئێوە وەکو بەڕێبەرەتی ئاودێری پارێزگای هەولێر چ ڕێنماییەکتان هەیە یان چ داواکاریەکتان هەیە لە هاوڵاتیان لە ئەوەی کە ئەوان چۆن دەتوان یان هاوڵاتیان چۆن دەتوانن هاوکاری ئێوە بن بۆ ڕێگریکردن لە مەترسیەکانی دروستبوونی لافا و لە حاڵەتێکی تریشدا ئەگەر لافا و دروست ببێت هاوڵاتیان چی بکەن و چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخەکەدا بکەن؟ وڵا وشیاری خەڵک بەشەکە لە بەرەنگاربوونەوەی لافا و یەکەم شت وەکو هەروەکو ئاماژەم پێدا دوور بن لە ڕێڕەوە سروشتیەکانی ئاوی باران دوور بن لە محەڕەماتی ڕێڕەوە سروشتیەکانی ئاوی باران داوا لە هاوڵاتیان دەکەم ئەو زبل و خاشاک و پاشماوەی باڵەخانەکان نەخەنە ناو ڕێڕەوە سروشتیەکانی ئاوی باران لە هەمان کاتدا ڕێگەی کاتی و پردی کاتی دروست نەکەن لەسەر ڕێڕەوە سروشتیەکانی ئاوی باران لە کاتی با بڵێن بارانبارینیشدا و دروستبوونی لافاودا ئەگەر لە مالی خۆیان بوون بەرەو دەرەوە نەڕۆن ینی هەست بە زیاتر بەرەو بەرزایی بڕۆن بەرەو نهۆمی دووەم بڕۆن باشترە لەوەی کە با بڵێن بەرەو دەرەوەی ناو کۆڵانەکە بڕۆن لە هەمان کاتیشدا ئەگەر بکرێت لە کاتی ئەوە با بڵێن لافا و شتیوە ئێمە هەرچەندە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای هەولێر و بەڕێوەبەرایەتیەکانی کارەبای هەولێر کۆنتاکتی تەواو هێلو ئەو بابەتە کارەبا لەو شوێنانە بکوژێتەوە لەوەی ئەگەری نەخوازرا و ڕووبدا ئەگەر بکرێت لە ناو ماڵەکەش لەو کاتە ئەگەر زانرا باران بێشتی وا بێت ئەو ئیدراعاتانە بکرێ باشە. بەڵێ کاک ڕێبوار هەڵبەت لە کۆڵانەکانتە
منهۆڵی تێدایە هاوڵاتیان دەتوانن بۆ خۆیان هەستن بە پاکردنەوەی سەری منهۆڵەکان بۆی کە لە کاتی دروستبوونی لافاو یاخود بارینی بڕەبارانێکی زۆردا لافاو دروست دەبێ هاوڵاتیان دەتوانن ئەو هاوکاری ئێوە بکەن یاخودەوە تا ئەوە لەلایەن لیژنەکانی شارەوانی و ئەم کارە دەبێت جێبەجێ بکرێت. نەخێر بە هیچ شێوازێک هاوڵاتیان باش نییە دەستکاری منهۆڵەکان بکەن چونکە ئەوە تیمەکانی بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆ تیمەکانی شارەوانی و بەردەوامن و کاری زۆریش کرایە و هەموو ڕێڕ ئەوەکانیان سرە منهۆڵەکانیان ناو ئەوەکانیان خاوێن کردیتەوە نەخێر ئەمە بە هیچ شێوازێک ڕێنمایی هاوڵاتیانی خۆمان ناکەین ئەوان دەستکاری ئەو سرە منهۆڵانە بکەن. باشە وەکو ئەندازیارێک جارێکی تر ئەم پرسیارە کەم کاگڕێوار هەندێک لە هاوڵاتیانی شاری هەولێر هەڵبەت لە چەند ڕۆژی ڕابردوودا لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو کرایەوە کە بربەستێکیان لە بەردەم ماڵەکەی خۆیاندا دروست کردووە بۆی کە لە مەترسیەکانی لافاو خۆیان بپارێزن. دروستکردنی ئەم بربەستە دەبێتە ڕێگە چارە یاخود دەتوانێت ئەم ماڵە و ئەو هاوڵاتیانە بپارێزێت لە لافاو و مەترسیەکانی لافاو؟ ئەمە ئەو دیاریدە زۆر کە من یعنی ئەوانەی کە وایان کردیە من ڕۆژێ لەگەل بابلێن شارەوانی ئەو سنوورە قسەم کرد زۆر کەمە ئێمە وەکو حکوومەت پلانی خۆمان هەیە وەکو بەڕێوەبەرایەتی ئاودێری هەولێر ئەو شوێنەی کە بەڕێستان باستان دەکرد ئێمە لەوێ ئێستا کە پرۆژەکی پارێزگای هەولێر هەیە گوژمەکەی 351 ملیۆن دینارە کە دوو بابەتە یەکەچیان بۆ کسکەلبەرتەکان ئاوبەرەکان لەوێ فراوان دەکەین وە هەمان کاتیشدا ئەو کەناڵەمان لەوێ با بڵێن بە تەواوی دروست کردیە پتە و کردیە پەنابەخوای گەورە ناوچەکە دەپارێزیت و هیچ ئەگەرێکی لەو شوێنە ڕوونادات. وەکو لایەنی پەیوەندیدار ناکاکرێبە وەکو ئەندازیارێک مەبەستم دروستکردنی ئەو بربەستە ڕێگری دەکات لە چوونە ژوورەوەی بارانەوە بۆ نێوماڵەکان؟ ئێمە وشیاری خەڵک بەشەکە لە با بڵێن بەرەنگاربوونەوەی لافاو. من پێم وایە ئێمە لەو شوێنانە وەکو حکوومەت پلانی تەواوی خۆمان هەیە پلانمان لەو شوێنانە هەیە و ئێمە ئەوەی کە با بڵێن چ پێویست ببی کردمانە پلانی کوردخایەن و پلانی درێژخایەن. دەستخۆش کاگڕێبوار کاکاسۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە شێوەیەکی گشتی بەرزبوونەوەی پلەکانی گەرمی بەرگەهەوا چی کاریگەریەکی گەورەی هەبووە لەسەر جیهان لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی کاریگەریەکانی چی دەبێەوە کۆبوونەوەکانی گلاسکۆ کۆڕبەندی ئابووری داڤۆز ئەمانە هیچ کاریگەریەکیان دەبێت لەسەر ئەوەی کە بتوانرێ گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەو بەرزبوونەوەی پلەکانی گەرمی بەرگەهەوا گۆڕانکاری بەسەردابێت. بەڵێ خۆی دیارە ئێستا بابەتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بابەتێکی گەرم و گرنگە لە جیهاندا و ئەهمیەتێکی زۆری پێ ئەیرێت کە ئەتوانین ئێمە بڵێن گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەوە پێناسی بکەین کە بریتێ لە گۆڕان و لادان لە ڕێڕەوی چەند ساڵی تێکڕایەکانی ڕەگەزەکانی کەشوهەوا کە لە کاتی ئێستادا ئەم گۆڕانکاریانە بەدی ئەکرێت و دەرەنجامەکانیشی دەرکەوت و دیارە ئەمانەش کۆمەڵی هۆکارن لەوانە هۆکارە سروشتەکان و کە ئەمانە تا ڕادێک ئەتوانین بڵێن هۆکاری هێواشترن و هۆکارە مرۆییەکان و هۆکارە مرۆییەکان کە ئێمە ئێستا لە کاتی ئێستادا زۆر خێراتر بووە ئەویش دەرەنجامی چالاکی مرۆڤایەتی و زۆربوون و بەکارهێنانی سوتە بەریە کۆنەکان و ئەو وزانی کە لە ئەو یا ئەو سوتەمەنیانی کە لە زەویەوە دەرێن و ئاوێتی هایدرۆکاربۆنی لە پێکاتەکانیانە کامە بۆتە هۆی زۆربوونی گازە گەرمکەرەوەکان وەکو گازی دۆمۆکسیدی کاربۆن گازی میتان ئۆکسیدی نێترۆز ئەمانە کە بۆتە هۆی فراوانبوونی دیاردەی قەتیزبوونی گەرمە کە ئەمە دیارە کاریگەری نەرێنی لەسەر سێکتەرەکانی تریش هەیە کە ئەمە بۆتە هۆی ئەوەی تەوا چووکە پلەی گەرما یەکێکە لە ڕەگەزە گرنگەکانی کەشوهەوا بە گۆڕانی پلەی گەرمی کاریگەری لەسەر هەموو ڕەگەزەکانی تر ئەبێت هەر لە پستان هەر لە شێوەی دابارینەکان هەر لە گۆڕان لە ئاراستی باکانە ئەمانە لەبەر ئەوە ئەمە ئێستا لە ئێستاشدا کاریگەریەکانی ڕەنگی یاوەتەوانێ و پێشتریش هەر لە ساڵانی هەشتاوانێ ئەو لیژنەی نەودەوڵەتی بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە سەربەرنەتەوە یەکگرتوەکانە چەندین کۆبوونەوە و چەندین ئیتیفاقیاتیان کردووە کە کۆتا ئیتیفاقی گلاسکۆ بوو کە ئەوە شەر
درێژبوونەوەی ئیتیفاقی پاریس بوو کە کرا بەڵام زۆرێک لە وڵاتە جلهێزەکانی وەکو ئەمریکا و سین و هندستان و رووسیا و ئەمانە کە پابند نەبوون کە ئێستاش بە بڕێکی زۆر لەو گازە گەرمانە دەکەن ناو هەواوانەیە چونکە لە ئێستادا ئاگاداری ئەوە کراوە لە 2020 بۆ 2030 ئەبێ حدێکی بۆ دابرێت بۆ کەمکردنەوەی ئەم گازە گەرمکەرانە چونکە ئەگەر وانە بێت ئەبێت لە 2030 بۆ 2050 ئەبێت ئەو وزە کۆنانەی کە هەبوو بگۆڕێ بە وزە ژینگەیەکان وەکو وزەی خۆر با ئاو ئەمانە بەکاربێنێ کە ئەمە هیچ دەرهاوێژەیەکی خراپی نییە بۆ ژینگ و بۆ کەشوهاوا چونکە ئەگەر وانە بێت لە دوای 2050 وانێ زەوی دەچێتە قۆناغێکی کەوە کە پێکانی گەرما یەکێتی ئەوروپا بڕیاریەوەی دا کە تا ساڵی 2030 ئۆتۆمبیلی کارەبایی زیاتر بەکار بهێنێت و تا ساڵی 2050 هیچ ئۆتۆمبیلێک بە سوتەمەنی ئیش نەکە لە وڵاتەکەی و بینێرە وڵاتانی ترکە بەکار دەهێنێت چونکە ئەبێت لەو کاتەدا زەوی دەچێتە قۆناغی گەرمبوونەوە چکە ئێمە لە بیرمان نەچێت ئێستاش ئێمە زەوی کاریگەری ساردیمان لەسەرە سپاسی سپاس کاگاتۆگیان ببوورە کاتەکەمان هەر ئەو نەبوو هیوادارین توانی بێتمان زانیارەکان بگەنین بە بینەران زۆر سپاس بۆ ئەندازیار ڕێبوار حەسەن کە بەڕێزیان بەڕێوەبەری ئاودەری پارێزگای هەولێر و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادە بووین زۆر سپاس ئاسۆ کەمال کە بەڕێزیان بەڕێوەبەری کەشناسی بوو مەلەرزەزانین و سپاس بۆ ئامادەبوونت کاگاسۆ زۆر سپاس بۆ ئێوەش کە هەتا ئێستا بینەر مابوون کاتێکی خۆش بۆتان خواتان لەگەڵ